بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئاماری توندوتیژی دژی پیاوان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. ڕۆژی ڕابردوو یەکێتی پیاوانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماری توندوتیژیەکانی ڕێکخراوەکەی دژی پیاوان لەلایەن ژنان و کۆمەڵگەوە بڵاو کردەوە. دوای ڕووخانی ڕژێمی بەغدا ئەم دیاردەیە سەری هەڵدا و ڕۆژ بە ڕۆژی لە زیادبووندایە کە تێیدا پیاو دەچەوسێنرێتەوە و توندوتیژی بەرامبەری بەکاردەهێنرێت. ئەم دیاردەیە لەو ڕوانگەوە جێی سەرسوڕمانە کە شتێکی تازەیە و لەوەتەی هەیە پیاوش دەچەوسێنێتەوە. و ئایا ئەم دیاردەیە چۆن لە کۆمەڵگەیەک کە بە کۆمەڵگەی پیاوسالات ناودێرکراوە سەری هەڵدا؟ دەپرسین ئایا سەرهەڵدانی ئەم جۆرەی توندوتیژی لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەو هەمووستەمەوە نایەت کە پیاو بە درێژایی تەمەن ستەمی لەژن کردووە؟ ئامارەکان چیمان پێ دەڵێن و بەرەو چ دۆخی و ئەنجامێک گەنگاو دەهاوێت؟ بەڕێزان پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا بورهان عەلی سەرۆکی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین و وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر وەردەگرین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا بورهان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باس و خواست. زۆر سپاس بەڕێزم دەرفەتە. ڕۆژی ڕابردوو جەنابتان وەکو ڕێکخراوەکەتان ئاماری توندوتیژیەکان دژی پیاوانتان بڵاو کردەوە. سەرەتا پێمان خۆشە ئاماژەیەک بە بڵاوکردنەوەی ئەو داتا و ئامارانە بکەن و دواترە چینە سەر ناوەڕۆکی ئەو ئامارانە. زۆر سپاس بەڕێزتان. ئاماری توندوتیژی لەلایەن ڕێکخراوێکی پیاوانی کوردستانەوە بۆ مەبەستە نییە کە مەبەستمان ناشرینکردنی ڕێگەزی بەرامبەر بێت و مەبەستمان کەمکردنەوەی لە کێشە و گرفت و توندوتیژیەکان بێکە بەرامبەر بە ژنان قسانەکەی لە هەرێمی کوردستانە توندوتیژی یا تاوانی کوشتن تەنها کەسی تاوانبەر پێتەمەدبار ئەکرێت و پێویستە بدرێتە سزا. چی لەلایەن ڕێگەزی مێوە بەرامبەر بە پیاوان بە ڕێگەز نێر ئەنجام بدرێت و چی لەلایەن ڕێگەزی نێرەوە بەرامبەر بە ڕێگەز ئەنجام بدرێت. مەبەستی لە بڵاوکردنەوەی ئامار ئێمە ڕێکخراوێکین لە هەرێمی کوردستانە مۆڵەتی ڕەسمیمان هەیە و کار لەسەر پرسی توێژێکی کۆمەڵگاکەین. کاتێک تۆ باسی کۆمەڵگاکەی کۆمەڵگا پێکاتۆ لە خێزان و خێزانش پێکاتۆ لە ژن و پیاو یا پێکاتۆ لە ڕێگەزی نێر و مێ ئەکرێت. یعنی چۆن بۆ دیوەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەکەن و ماچیان پێشێ دەکرێتەوە ئەکوژێن بە هەمان شێوە ئەشکرێ لە کۆمەڵە لە خێزانەکان ناکەم توندوتیژی بەرامبەر پیاوان بکرێت و ماپێشی پێشێ بکرێت و زۆر جاریش بەداخەوە ڕوبەڕووی کوشتنی بێتەوە لەلایەن ژن بە هاوکاری کەسانی تر. جەنابتان ئەو ئاماری بڵاوتان کردەوە هی تەنها ساڵی 2016 بووە لەکەیەوە بۆ ئەمە دوو ئامارمان بڵاو کردەوە. ئامارێکیان لە 1/2016 بۆ سیوێکی 12/2016 و ئامارێکی تریشمان بڵاو کردەوە لە ماوەی ساڵی 2010 بۆ ساڵی 2016. بەپێی ئاماری ساڵی 2016 لە کۆی سەرنجەم ناوچەولەقەکانمان لە هەرێمی کوردستان کە کۆی کاری ڕێکخراوەکەمان لە پێنج پارێزگا کوردیەکەی هەرێمی کوردستانی عێراق خۆی ئەبینێتەوە بە پارێزگای کەرکووکیشەوە. ئەم ئامارانە سکاڵاو توندوتیژی 573 جۆری سکاڵاو توندوتیژی تۆمار کراوە. 7 حاڵەتی خۆکشتنی پیاوان تۆمار کراوە کە بەداخەوە لە دوای ساڵی 2011 بەداوام ئەو ئامارانی لەبەردەستی من خۆکشتنی ڕێگەزی نێر لە هەرێمی کوردستان لە ژیان زیاترە. ئەمە بۆمان ناڕێن ناکرێت ژنیش لەبەر ئەوەی پیاو خۆی زۆرە کوژێ بێ ژنیش خۆی کوژێ. ئەمەدەوارین ژن و پیاو هیچیان لە سەرهەڵدانی کێشەکانە پەنانە بدە بەرخۆکشتن. چکم ڕاکردنە کێشەکان و بەجێشتنی کێشەکانە یا ئەو گرفتانەیە بۆ کەسی دواتر. و هەشت حاڵەتی کوشتنی پیاوانمان هەبوو لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی تر. ئەم ئامارانە پێمان ئەڵێن کە توندوتیژی لە بەرزبوونەوە مەرجنی بەرامبەر بە پیاوان بەرامبەر بە ژنانیش بە هەمان شێوە کۆمەڵی هاوکاری لەبار کە ئەگەر ئەم هاوکارانە بەردەوام بن توندوتیژیەکان زیاترن بەرامبەر بە پیاوان و بەرامبەر بە ژنان. مامۆستاگەر ئێمە وەکۆلەدایەک یا نەخشەیە دروست بکەین لە مەدای ئەم ساڵەی کە جەنابتان کارتان لەسەر توندوتیژیەکان دژی پیاوان کردووە. ئەگەر لە خاڵی سفرەوە دەست پێ بکەین ئەم ڕێژەیە هەمیشە بەرەو هەڵکشان دەچێت ئەم دیاردەی توندوتیژیە تاوەکو 2016. ئێمە ساڵی 2010 86 کەیسمانە بووە. لە ساڵی 2011 111 کەیسمانە بووە. لە ساڵی 2012 پێم وایە بێ 163 کەیسمانە بووە. لە ساڵی 2013
سیانزەیە 260 سەمانە بەردەوام بەردەوام بۆ لە زیابوونە دوو حاڵەتەیە حاڵەتێکیان ئەوەیە لە ڕابردوو شاتی بەرامبەر بەرامبەر بە پیاوان و ڕێگەزینێر هەبووە بەڵام پەروەردە کۆمەڵایەتێکەوە کراوە ڕێگەزینێر لە مناڵیەوە لەوە سێغەدێک بەلێ بکرێت کوڕی ئازا ئەوەیە کە پەروەردەکە وایە لە خێزانە کە خۆی بتوانێت گرفت و کێشەکانی خۆی چارەسەر بکە بە کێشەکەی نەباتە دەرەوەی خێزانەکە زۆرجار لەوانەیە ئەم جۆرە پەروەردە دەرونیە وای کردبێ بوێت هۆی هەڵدان سەرهەڵدانی تووتریژی بەرامبەر بە ڕێگەزی بەرامبەریشی زۆر جار تووتریژی بەرامبەر کراو بەڵام قبوڵی کردە بەر ئەوەی بەپێی دابنەریتە کۆمەڵایەتێکە شەرمە پیا و ڕوبەڕووی تووتریژی بێتەوە لە خێزانە و شەرم بۆ کە پیاو نتوانێت گرفتەکانی چارەسەرکە بەڵام کاتێک کە ڕێکخراوێک دامەزراو ئێمە هاتوین بە ڕوویەکی بەرزەوە داگوێکی لە مافی پیاوەکەین ئێمە تەنها نەمەزراین بۆی کە ئیشکەین تەنها لەسەر مافی پیاو چۆن لە خێزانە مافی ئەرکیشی هەیە بەڵام لە ڕابردووە باز نەکراوە وەختە نەکراوە شەرم بۆ بەڵام ئەمڕۆ ڕێکخراوێک هەیە بۆ داوایکردن لە مافی ڕێگەزی نێرینە و داوا لە پیاوان ئەکا کە لە سەرهەڵدانی کێشەکانە پەنانە بنەبەر زەبری تووتریژی و چارەسەرکردن بۆ کۆتایی هێنان بە کێشەکان بێن لە ڕێگای مەدەنیەوە چی لە ڕێگای ڕێکخراوەیەوە ڕێ ڕێکخراوێکی پیاوانی کوردستانەوە دەدەچوون بکرێت بۆ کەسەکانیان چی لە ڕێگای بەڕێبەتی خێزانەوە جەنابتان ئاماژتان بەوە کرد کە ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ ئاماری توندەکیژیەکان دژی پیاوان لە هەڵبژان و بەرزبوونەوەدا زانی لە بەرامبەر زۆربوونی توندەکیژیەکان دژی پیاوان ئایا توندەکیژیەکان دژی ژنان کەم بوونەتەوە یا بەرەو کەم بیچوون نابێگومان توندەکیژی بەرامبەر ژنانی کەم بوونەوەیان نییە زۆری پێداویستەکانی خێزان زۆری پێداویستەکانی خێزان وای کردووە هەردوو ڕەگەز ڕوبەڕووی توندەکیژی زیاتر بوونەوە و لەوانەیە لەوە زۆری توندەکیژیەکان گۆڕان پێ خۆناو و پێی سەردەمەکان ئەگەر تەماشای ساڵی نەوەتەکان کەین گەورە و کچووکە بۆ ژنە هەبووە لەوە لەبەری شیبایی هەبوو بێ کۆمەڵێ شت هەبوو بەڵام ئەو گۆڕانکارانە گۆڕان ئێستا بۆچی بۆ زۆری پێداویستیەکان بەرپرسەریەتەکان پیا و ژن پێداویستی خەزان وای کردنە تەمەکو پێویست پێداویستەکانیان دابین بکەن بۆیە ئەمە بێتە هۆی زۆری بەریەککەوتن جۆرێکی لەوە لە ڕابرد ساڵی ڕابردووە ئیش بە زۆرێک کرابێت سەر ڕەگەزی مێینە تەنها لەسەر ماف و شار کرابێتەوە ئەمە گرفتەکە چی ئێمە کرەخای شوانی کوردستان کە تەنها ئیش لەسەر پێ کە پیاو تەنها لە خێزانە مافی هەیە ئەرکیشی نێویان عکسەکەی تری زیاتر لە خێزانە ژن مافی هەیە ئەرکی نییە ئەمە وای کردو لەوە چێ بەهۆی ناوشیاری پێنەگەشتنی مافەکانە یاخود جێبەجێنەکەنی ئەرکەکان توندەکیژیەکان زیایی کردبێت زۆری کۆمەلگا و زۆری پێداویستەکانی خێزان وای کردووە کە توندەکیژیەکان چی بەرامبەر بە پیاوان چی بەرامبەر بە ژنان ڕوو لە زیابوون بێ بەڵام لەوە زۆری توندەکیژیەکان گۆڕانکاری بەسەر بەراوردێکی نێوان ئامار و داتاکانی ساڵی 2016 سەربەخۆ لەگەڵ 7 ساڵی ڕابردووی ڕێکخراوەکەتان لە چیدا بوو؟ چ جیاوازیەکی گەورە و بەرچاو هەستێکراو لە ڕوودا و ئامارەکانی 2016دا هەیە کە لە ساڵانی پێشوە دووبارە نەبوو بێتەوە. ئێمە ئەوەی کە لە خۆی ساڵی ڕابردوو ئاماری ساڵی ڕابردووە بڵاو ماکرێتەوە لە ماوەی 5 ساڵە 350 خۆیان کوشتووە لە ماوەی ئەو 5 ساڵە بەدەر لە 2016 بە 2016ەوە لە 2011 تاوەکو 2016 350 خۆی کوشتووە. ئەکرێ دووبەرەوەڕاتان گەیاندووە کەم 358 لە ئەنجامی توندوتیژی و خەفەتی ناوماڵ و نەبوونی ئەزانی چۆن گرفتێک ئەمە ناکرێت ئێمە تەنها کەسێک کە خۆی ئەکوژێ بگەڕێن تەنها کارێک دۆزی وازی لێبێن ئەگەر ئەمە لە داخلی خەزانەکەی خۆی نەکوژێ داخی ژنەکەی خۆی نەکوژێ داخناڵەکانی خۆی وازی لێبێنین ئێمە ڕێکخراوێکین لەسەر توێژێکی کۆمەلگا ئیجەکەین ئەم توێژە لە هەر شوێنەکە تووشی گرفتێک بێت پێویستەکە یەکەم هەوڵ بدەن لە دوواداچوونکەین بە هۆی هەڵدانی ئەو گرفتە هەوڵ بدەین لەگەڵ دامبەزەکانی حکومەتە بیان دێنێکە لێکۆڵین و داداچوون بکرێت بۆی بتوانن بنبڕی بکەین ئێمە هۆکاری خۆکشتن هۆکارێکی ئەنی بەڕاستی زیادبوونی خۆکشتنی پیاوان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ناتەنجای زیای کردووە و پێویستەکە هەڵوێستی لەسەر بکەین چونکە ئیرادەی دەرونی ڕێگەزی نێرینەی کورد لەو ئاسانە بۆ تەسلیم بە خۆکشتن بوو بێت ڕادانی چێشەکانە بۆی ئەمە زیاتر بەرچاوترین یاخود زەقترین کێشەیەکی پێش لەوانەیە کە زۆر زەق لە بەرچاومانە ئێمە ئاماری جیابوونەوە تەلاقە ئەگەر ئامارێک بکەین لە ساڵی 2010 تاوەکو 2015 نزیکی 36,000 حاڵەتی تەلاق هەیە لە هەرێمی کوردستانە کارەساتە لەبەر 36,000 تەلاقەیە لەوانەیە نزیکی 7,000 مناڵ هەبێ
مناڵێک بەپێی توێژینەوە دەرونیەکان مناڵێک ئەگەر بەلەدەست بەهۆی گیاندەزدانی باوکی و بێباوک بێت لەوانەیە لە ڕووی دەرونیەوە ئارامترا جیابنەوە و هەڵوەشانەوەی خێزانان چکم بۆچی بەردەوام ئەگەر مناڵەکە لای دایکەکە بێ وەکو شارێکی دەرونی بەرامبەر باوکەی بەکاردێنێ ئەم مناڵە هیچ تاوانێکی نییە چۆن مناڵەکانی تر لە باوکیانان چۆن حەسەکەن لەگەڵ باوکیان نەچنە دەرەوە پێداویستەکانی دابینکەن حەز دەکا بە هەماشی باوکی بێ ئەوە باوک و دایکی بۆ گرفتیان هەبوو لەگەڵ یەکتریان ئەم مناڵە نە لەگەڵ دایکە نە لەگەڵ باوکە گرفتی نییە ئەگەر بەدیوەکەی تر مناڵەکەش دای باوکەکەی بێ بە هەمان شێوەیەکی باوکەکەش بۆ لەوانەیە زۆرجار شارێکی دەرونی بەرامبەر بە ژنەکە بەکاری بێنێ ئەمانە کۆمەڵی دیاردەی بەرچاون کە یەکێک لەوانەش تداخلنی کەسکار لە جانی هاوسەریە بەتایبەتی ئەم چینە لاوانەی کەسنی پرۆسی هاوسەرگیریەوە شارەزانین زووی تەمەن واز دەکەن کە پرۆسی هاوسەرگیری تر دەوسێکە یا بە هەشتێکە و سەرجەم پێداویستەکانیان بۆ دابینەکرێت نازانین ئەوەندەی بەرپرسێتی هەیە لە خێزانە لەوانەیە ئەوەندە خۆشیانیان نەبێت ئامارەکانی یاتیژەکانی ساڵی 2016 چیمان پێ دەڵێن و ئەو پرسیارەش دووبارە بکەنەوە کە بەراوردی نێوان ساڵی 2016 و ساڵێکی سەربەخۆی ئامارەکانی ئەوە لەگەڵ ساڵەکانی تردا لە چیدایە بەراوردێکی بەراورد بکەین ئەمەری شتی پیاوانی کوردستان دومیان دوو ئامارمان لەبەر دەستایی بەڕێوەبەتی توێژی خێزان بەخۆشبەختانە جاران ئەم بەڕێوەبەتی تەنها بەڕێوەبەتی توێژی ژنان بوون و ئیشی لەسەر کەسی ڕەگەزینی ئەکرد بەڵام بەپێی یاسا تازەکە بەڕێوەبەتی توێژی خێزان پیا و ژنی دەخۆ ئەگرێت ئاماری ئەوە سلێمانیمان کە لەسەر ساوەیەکی نافەرمی و دەستمان کەوتووە لە ساڵ 2015 209 کەیسە بووە بەڵام پیا و ڕەگەزینێر لە ساڵ 2016 377 کەیسە بووە لای ئێمە بۆ جۆرەی لای ئەوان زیایی نەکردووە یاخود ئەم ڕۆکەی دەربەندیخانمان دەست کەوتووە لە ساڵی 2015 11 کەسی پیاوانە بوو ئەم ساڵ بۆ بە 19 لە هەموو شوێنێک ئاماری تونوتیژی پیاوان بەرامبەر زیایی کردووە بۆ زیایی کردووە خەیرانی دارایی ڕاستەخۆ کاریگەری هەیە یەکەولانی پرۆسی هاوسەرگیری لەسەر ژێر ڕێنمایی یاساکانی باری کەسێتیە و لە ژێر بنەماکانی شریعەتی ئیسلام پیا و بەرپرسە لە دابینکردنی پێداویستەکانی خێزان خەیرانێکی دارایی قورس بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە پیا و کاتێک ناتوانێت و پێویست پێداویستی خێزانەکەی دابینکە یا کە ئەڕاتە دەرەوە بۆ کارکردن ناتوانێت ئێوارە نیوەی داواکاریەکانی خێزانەکە دابینکە بەهۆی ناوشیاری بەشێک لە خێزانەکانەوە لە جیاتی ئەوەی تێبگەنەوەی ئەمە توانە و کەفاعەتی ئەم پیاوە نییە ناتوانێت پێداویستی خێزانەکە دابینکە ئەمە خێرانێکی دارایی بەرۆکی کۆمەلگاکەی گرتو ئەو وای کردووە کە ناتوانێت پێداویستی خێزانەکە دابینکە ئەگەر ئێمە پەیداکردنی ژێوی ڕۆژانە و نەفەقە و وەکۆڵێ مەسروفاتی ماڵ و مناڵ ناو بنین توندوتیژی کەواتە ئەم توندوتیژیە هەتا وەکۆڵێ ڕۆژی مردن هەر بەردەوام بێگومان گرفتەکە لە چیایە گرفتەکە لەگەڵ قەرەین دارایەکە شارێکی سیاسی قورسی لەسەر دەرونی تاکی کورد دروست بووە سیاسەکانی ئەم وڵاتە بەڕێژەی گەژەیەکی سیاسی ئەوەی گەوران دروست کردو وای کردووە هەموو تاکێک نائارامە هەموو تاکێک لە ناخیا شارێکی لەسەرە نزیکترین کەسێک کە بەری یەکتر بکەون ژنوکراون لە خێزانە ئەندامانی خێزانن ئەمە وای کردووە بەهۆی ناوشیاریانەوە لەوە چێ پیاوەکە لە شوێنێکی شارێکی دەرونی لەسەر بێ یا ژنەکە لە شوێنێکی شارێکی دەرونی لەسەر بێ بەڵام کاتێک خێزانەکەی بەیەکەون بەرێگەکەون لەوانەیە ئەو شار دەرونی بەسەرێکی لیا خاڵی بکەنەوە ئەمێکی لەو کارانێک ئێمە باسیەکەن جۆرێکتر ئێمەش کاتێک ژن هاتوتە دەرەوە ناوەندەکانی خوێندن خۆشبەختانە مەگەر تەماشا بکەین ساڵی شتەکان بەدواوە ئەوەندەی ڕەگەزی مێ لەم کۆمەلگایانە مەجای تەواوکردنی خوێندن و قەناغەکانی خوێندنیان هەبووە ئەوە ڕەگەزیان مەجای نەبووە بەردەوام یا لە حربی ئێران عێراق لە ئەسکەری و لە شەڕ بووە لە دوای ساڵی نەوەتەکانی گرانی بوو لە ژێر فشارێکی اقتصادی بووە لە دوای ئەوەش ئەگەر لە پێنج ساڵێک ئارامیەک بەخشی بوو مەجای تەواوکردنی خوێندن بۆ ڕەگەزی نێر بوو بێ کاتێک ڕەگەزی نێ بۆتە خاوەنی بڕوانەمە بۆتە خاوەنی داهات بەشێکی زۆر لەگەڵی ئێمە سکاڵا ئەکرەوەی کە خێزانەکانیان موچەکانیان لە هاوسەرگەرەکانیان زیاترە بەڵام ئامادە نین نیوەی موچەکانیان سەر بکەن بە پێداویستی خێزانەکە ئەمە پێویست ئەکات ئێمە پێداویستی خێزان زیایی کردووە جاران ئەگەر نمونەیەک بینینەوە کاتێک کەسێک کرێنشین و تەنها سەلیمان دینارێک بۆ یا چەند 50 دینار بوودا بە خاوەن خانووەکە لەگەڵ 1-2 دیناری ئاو کارەبایە بەڵام ئێستا ئەگەر کەسێک خاوەنی مڵکی خۆشی بێ وەک کرێچەکەی لێ هاتووە پێداویستیەکە وەکریەکان ئەوەندە زۆر بووە مەسەفەکان ئەوەندە زۆر بووە ناتوانێت وەکو پێویست
پێداویستەکانی دابین کات بۆیە ئەمە بۆ هۆی سەرهەڵدانی توندوتیژی بۆ هۆی زیادبوونی توندوتیژی چۆن بتوانین ژنان و پیاوان وشیار بکەینەوە یەکەم بەرنامەی خێرانی بەرنامان پێ بۆ خێرانیدارایەکان دووەمیان بتوان هاوکار بن پرۆسەی هاوسەرگیری ئەمە نییە ژن چاوەڕێی دەستی پیاوکە و لەبەر ئەوەی یاسا پیاوی ئیزوار کرد لە پێداویستی خەزانە ئەمیش پشتی یابێتەوە پیاوەکە ناچار بێ ئەنجا چۆن پێداویستی خەزانەکەی دابینی کات مامۆستا بە ڕێژەی کوشتن خۆکوشتنی پیاوان لە 2016 بە بەراورد بە 2015 چۆن بوو ئایا زیادی کردووە یا دەگمان شتێکی زیادی کردووە بەڵام هەر بە هەمان شێوە ئێمە بە ساڵ 2015 69 قسمانەوە بەڵام لە ساڵی 2069 حەوتنەوە بەڵام لە ساڵی 2016 بە هەفتە زۆر لەمە زیاترە يعني بەڵام چییە ئەمارە لەلایەن دامودەزەکانەوە حکوومەتەوە کۆ ناکرد بە بەڕاستی ڕناگەندێ زۆریش لە کوشتنەکانی پیاوان لەبەر ئەوەی لە کۆمەلگای کوردیا تا ئێستا شەرمە پیاوە نابێتە بەر خۆکوشتن لەوانەیە زۆر خۆکوشتن هەڵێ حاولتن بردن گیانی دەستان هەبێت خۆکوشتن بێ بەڵام سەرەکەی لە کاتی تۆمارکردنە لە کاتی وەفادنامە کە دەکەن گۆڕن بە حاڵەتێکی قەزاوقەدەر یا بە حاڵەتێکی کەوتن یا وەرگەڕان گیانە دەستدانێک ڕێژەی کوشتنی پیاوبوون ئایا هەر بە هۆکاری سیاسی بوو یا لەلایەن ژن و زمانی ژنەوە بوو ئەمە چۆن کوشتن هەیە یەکەمیان 2015 نه مەقسەمە دوو جۆر کوشتن هەیە لەوە تێبین ڕوونی کەمەوە ئێمە لە ساڵی 2015 لە ساڵی 2015 حاڵەتی کوشتنی پیاوانمان هەبوو لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی تر ناڵێن ڕەگەزیمێ ناتوانێت کەسی بەرامبەری کوژێت بەڵام شێوازی طبیعەتی دروستکردنی ڕەگەزیمێ هەستێکی ناسۆزدار و ئاتیەیە کەمتر دەستێکی بەرامبەری ئەو کوشتانێک کە لە هەرێمی کوردستان تۆمار ئەکرێن کە ژنان سەرهۆکاری کوشتنەکەن دەستێکەڵکردنی ژنە لەگەڵ کەسێکی ترە ژن بە ژن بەتەنیا کەم ئەگەر یا مناڵێک كوجي يعني مثلا حاولت ناضي مناته لا تمار ناكري ياخذ حاوكاريكي هي اجنا تايساوكي لا تمار كراون كم كيسي كجن بتربتي خوك انجام دابي جنا دس ديك كسي كرات كردو ما بوالي انت هاوسري واي كردو كبوي ليك النبي ياخذ لوتي بجوري خطوات عندنا كم بين ريك ولا قالوا كسي كبياو كوجا ياخذ موحك داراي هي باش لوجنا نك كشتانێک لە تۆمارەکرێن پیاوانێک جیاوازی تەمەنن هەیە لە پرۆسی هاوسەرگیریە کاتێک ژنەکە بە یاسا دێت هەموو سەرچاوەداراییەکانی پیاوەکە بەناوی خۆی بۆ موڵکی خۆی یا دەریە کاتە دەرەوە یاخود کێشەکە قورس بێ پەنابەتە بەرکوشتنی حاڵەتێکی ترمان هەیە کوشتنی پیاوان بەداخۆ ئەمارە لای ئێمە تۆمار ناکرێت لە هەرێمی کوردستان بەداخەوە بەهۆی بوونی زۆر لە ماڵەکانە حاڵەتی پیاوان زۆر زیایی کردووە کەم ڕۆژەیە لە هەرێمی کوردستانە لە ئێستا سێ پیاو نەکوژرێ ئەمە کارچەکە زۆر گەورەیە ئەمە بەڕاستی هەڵوەستێکی باش ئەوێت دامودەزەکانی جێبەجێکردن دامودەزەکانی وەزارەتی ناوخۆهێزەکانی ئاسایش لە جێبەجێکردنی ئاسای لە پاشەکشیان یعنی معقول نییە لە سەرهەڵدانی کێشەیەکی بەسیتە بنابێتە بەرچەک و بەچەک کۆتایی پێبێت لەوەش خراپتر ئەوەیە کاتێککە ئەم کەیسە لە ڕاگەاندەکەەوە جێ لەبێ بانگراوندێکی زۆر خراپی دەنێ بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی ئەگەر یاسا هەبێ کۆمەلگا بۆی نییە بەچەکەی لای کاتەوە کۆتایی بەرجانی بەرامبەری بێت ئێمە ئەزانین ئایا ئەمە هەر زیاتر زاڵ بوو ئەم قسەیە کە بە درێژایی تەمەن بە درێژایی مێژوو هەر پیاوان بوونیان لەژنان ژنان کردووە لەبەرەوەی پیاو توانای سواربوونی وڵاف و بەکارهێنانی شمشێر و چەکۆشتانەی بۆچنیش بە پێچەوانەوە کەڵەکە دروستبوونی ئەم دیاردەی توندوتیژە پیاو لە چێوە سەرچاوی پێدوانیە لە ئەنجامی کەڵەکە بوون و زۆر بوونی ستەمی پیاو بووە لە ژن کۆلێک گەشتوەتە بەڵێ لەوە چێ ڕەتفعل هەبێت لەوە چێ ڕەتفعلێکە بێکە لە ڕابردووە پیاو بەهۆی ئەو جیاوازێکی جێ جەستەیەکە لە بینی ژن پیاوە هەیە توندوتیژی ئەنجامدا و ئەمڕۆکە ئەویش ئەوێ هەفتی خۆی بکاتەوە کە ئێمە دوارین نەئیشی ڕێکخراوێکی پیاوانی کوردستان بۆ ئاراسایی ئیشکاکان توانین ئێمە لە ڕووی حەقسەندنەوە کاکەکانی کۆمەلگای ئەو تۆزەکەی دەکەین وشیاری بکەینەوە نەکێشەکانیش بە توندوتیژی و تۆڵەسەندنەوە چارەسەرەکرێن بێنێمە بتوانین کە کۆمەلگا وشیارکردن و لەسەرەوەی کە ئینسان لەسەر هەڵدانی کێشەکانە پەنابێتە بەر دایلۆگ و پەنابێتە بەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و پەنابێتە بەر یاسا سەرەوەر بێت بەڵێ لەوە چێ لە ڕابردووە بەهۆی ئەوەی کە پیاو باڵا دەست بۆ پیاو دارین لەبەرەی جەنگا بۆ پیاو بەردەوام
بەڵام يعني طموحي دەسەڵاتی شي هەبووە ئەمەش دەوەچ جیاوازی سۆسیۆلۆژی نێوان ڕێگەزمی ئێرومێ هەیە ئەمە ئەوە نییە کە لەوە بگەڕێتەوە ئێمە داتایەکمان لە بەردەستایە ئەڵێ لە فەڕەنسا کە وڵاتێکی پێشکەوتوویەکە لە وڵاتە گەورەکانی جیهان وهای کردووە ئەڵێ لە هەڵبژاردنەکانان لە سێ کەس کە دەنگی نەدا بە دوو کەس ژنانن بۆچی بەردەوام ڕێگەزی مێ موحی تیژی نەبووە طموحی کەمتر دەسەڵاتی هەبووە طموحی کەمتر بەڕێوەبردننی هەبووە ئەمە وای کردوون پیاوان جیاوازیەکە لە نێوانیان بەڵام ئەمڕۆ کە کێتە سەرەوەی کە تیژەکان بەرامبەر پیاوان هەبێت نازانم ئەوان ئەو بوارەوە بەڵام گۆڕانکاریەکان وای کردووە زۆر جار لەوە وشیارکردنەوەی ژنان بە جۆرەگو بێ تەنها لەسەر مابوو بێت ژن تەنها واپەوە دەکراوێتە یا وشەیەک دەبێ یاخود وا ئیش لەسەر لاين بس لە ڕێکخراوەکانە وا ئیش کرابێ تەنها ئیش لەسەر مافی ژن کرابێ زۆر جار بۆ منە دەربڕینی خۆشەویستی یا ڕووک و توندوتیژی شتێکی دوولایەنەیە ئێوە ئامارێکتان لایە دۆسیەکان لایە توندوتیژی دژی پیا و تەنها تاگلایەنە بێ ژنە هەموو مافێکی پێدرابێ هەموو ڕێزێکی لێ بگیرێت لە خۆی لە کەسوکاری بەڵام هەر مێردەکەی بچەوسێنێتەوە بەڵام مێردەکەشە لە بەرامبەر یا هیچ توندوتیژیە بەرامبەر ژنەکەی بەکارنێنێت کەسی زۆرمان لایە لەو حاڵەتەوە ئەنی سەیدیکە ئەمڕۆکە باسم کرد بەهۆی ئەو مەجالەی کە لە ڕابردووە خۆڵقاو ژنانێکی زۆر بوونە خاوەنی بڕوانامەوە پێگەیەکی داری لە کۆمەلگایە سێرەکێ ئەمە فۆزولەیەک وەکوەوەی کە خۆفەرستکردنێک یا خۆنواندنێک بەرامبەر پیاوە ئەمە هیچ لای ئێمە لەو جۆرە تۆمار ئەکرێت یاخود لە کۆمەڵی خێزان هەیە بەهۆی ئەو پایەی کۆمەلگا هەیەە کاتێکێکە پیاوێک لەگەڵ ئەم ئافرەتە یان لەگەڵ ماڵای هاوسە دیریگری کردووە بەردەوام ئەو گرفتانەی هەبووە ڕاست ئەوانە لای ئێمە تۆمار کراوە بەڵام ئەکرد سەر شاری تاگەکانی خێزان لەو ڕووەوە هۆکاری ئەم دیاردەیە لە چاوسەر پیاو هەموو مافێکی ژنەکەی دابێت لە ڕێز و خۆشەویستی و بژێوی ژیان و ڕێز و حرمەت لە خۆی و کەسوکاری بەڵام ژنەکە بە پێچەوانەوە هەر کەسێکی تیژ بە بەرامبەر بە پیاوەکەی هۆکاری ئەمە چییە؟ وەکار زۆرن تۆ ناتوانین بێت کەسەکان دیاری بکەیت لەڕۆ بزانین ئایا ئەم تیژانەیە ئافرەتە ئەنجامیەدا چی ڕوویەکەوە لە چی طموحێکەوە هەیە زۆر جار هەرتەنها مەبەستێتی ڕێگەزرامەی بچەوسێنێتەوە یاخود مەبەستێتی ئەو سەرۆت و دەست و ستامانی پیاوەکە هێتی دەستی بەسرا بگرێت ئەمە کۆمەڵی توێژینەوە لە کۆڵنەوەی ئەوێ لەسەرەوەی تۆ بێکەی جۆری کەسەکان تەشخیص بکەیت ئەو ساکە بەپێی بەدۆداچوون لە کۆڵنەوەکانی بۆ دەرئەکەوێت بەڵام طموحي كسر ڕێگەزمێنش لەواچێ وابێ حەسکات یعنی لێ قۆڵنەکان لەگەڵمانایە لەبەردەستمانە باسیەوە کە لە سەرهەڵدانی کێشەکان و گرفتەکانە زیاتر ژنان حەزەکەن لە ڕووی قسەکردن و دەربڕینەوە زیاتر کێشەکانیان باس دەکەن بەڵام پیاوان حەزەکەن لە ڕووی بێدەنگی و ینی بۆ شەگیری و بیر لە کێشەکانیان بکەنەوە کۆمەڵی جیاوازی نێوان ڕێگەزی هێرومێ هەیە ئەم جیاوازانەوە ئاکەنێتە هەرێکەوە بە جۆرێک بەدوادار چۆن بکەن یا بە جۆرێک طموح و دەسەڵاتی فراوان بکەن بەڵێ مامۆستا جەنابتان لە کۆنفرانسەکەی خۆتانە بڵاوتان ئامارەکانتان بڵاو کردەوە مامۆستایەکی ئاینی دەرکەوتبوونی ئەم مامۆستایە لە پەنای جەنابتانە و لە کاتی خوێندنەوەی ئامارەکانە نیشانەی چی بوو ئەوە ئەندامی خۆتانەیان هەروەکو مامۆستایەکی ئاینی بانکتان کردبوو یەکمان ئێمە مەزێنەری ڕێکخراوی کردوانی کوردستان پێکەوتوو لە 15 کە یاساییمانتیایە پزیشکمانتیایە دەروونناسمانتیایە و مامۆستای ئاینیشمانتیایە کۆمەلگانە کۆمەلگایەکی پابەندی ئاینیان هەیە لە سال 1990ەوە کۆمەلگایەکی باوەڕدار بە ئاینی ئیسلام بە تایبەتی ئەمە ناکرێت بەڕاستی لە ژیانی ڕۆژانەیە کە پێکۆنانی پرۆسی هاوسەرگیری لەسەر بنەماکانی شریعەت ئیسلام بنیانەدرێت بۆیە ئەکرێت لە زۆر شوێنە لە زۆر مەجاالە و لە زۆر پرسیاری گرێبەندەکەیە بەڕووی بەڕوویکردنەوەی ئاینی ئەمە یەکەمینیان مامۆستا ئاینی توێژێکی گرنگی کۆمەلگان چییە؟ توێژێکی کۆمەلگا بە توێژی مامۆستای ئاینی ڕۆژانە خەڵک گویان لێ ناگرێت و خەڵک ناستەلان بۆ کێشەکان گرفتەکانی چارەسەری بۆ یەکلایکردنی گرفتەکان ئێمە ئەگەر تەماشای
وتاری ڕۆژی هەینی بکەین یا جێبەجێکردنی پەرزەی ڕۆژی هەینی بکەین لە هەریم کوردستان نزیکی ملیۆنێک کەس بە دیار مامۆستای ئاینی و دانیشتن چەندێک ئەم مامۆستا ئاینی کەسێکی ڕۆشنبیر بێ بە کەسێکی تێگەیشتوو بێ بە کەسێک بێ شارەزا بێ بە بنەما دینیەکان بە بنەما کۆمەڵایەتیەکان بنەما زانستیەکان ئەتوانێت پەروەردەی کۆمەلگا ئاسانتر بکات و ئەتوانێت دەرونی کۆمەلگا ئارامتر بکاتەوە بۆیە قەناعەتم نییە لە کێشە خەزانەکانە و لە کێشە کۆمەڵایەتیەکانە ئێمە مامۆستایانی ئاینی بەدەر بکەین یان نادین نەکایەکەوە. بله مامۆستا کۆمەڵێک دیاردەکە ڕوئەکەنە هەر نەتەوە میلەتێ وەکو دیاردەی سوالکردن ڕفاندنی مناڵیان بۆ هەر شتێک ئەڵێن کاریگەری میلەتیانێتەوەیەکی ترە بەسەرا خەڵکەوە ئەم دیاردەی تونند و تیژە دژی پیاوان هەر هەڵاوی نێو کۆمەڵگەی کوردی خۆیەتی یا کاریگەری میلەتێکی ترە یا درێژکاوی میلەتێکی ترە و هاتوۆتە نێو کوردەوە. ئێمە ئەگەر ئەوە لێک بدەینەوە لە ساڵ 2023 بەدواوە تاوەکو 2012 سیستەمێکی سیویدیمان داوا ئەکرد بۆ زۆر بوارەکانی تکایە بۆ زۆر بوارەکانی کۆمەلگا لە ناوەندەکانی خوێندن کە ئەوەی مامۆزانی پەروەردەگاندێتی بۆ تایبەتی سیستەمی سیویدی بۆ بواری خێزانیش داوا جێبەجێ بکرێت. ئەمە ئەم دوای کردووە شێوازێکی سەخت کۆمەلگاوە لەوە ئەم هۆکاری زیابوونی بەرامبەر بە پیاوان ئەو سیستەمە سیویدیەوە کە داوامان کردووە کۆمەلگای کوردی. ئێمە لە ئەوروپا ڕۆژانە چەند برادەرێک سەردانمانەکەن و دێنەوە قسان لەگەڵاکەن نمونەیەکت بۆ هێنمەوە ینی پێکۆنانی پرۆسێکی فەرسەرگیری لە ئێوان لەسەر واجبی هەردوو لایەنە ئەز نەبووە کوڕکچێکیان خۆشەوی لەم کۆمەلگایە هەردووکیان دوو تاکن ئەوینداریان بۆ ڕێگەزی بەرامبەر یەکتر هەیە بەڵام ئەم ئەوینداری تا چۆ بەردەوامەتە ئەو کاتێک ئەتر بکری قەڵبێتی ڕسمێتەوە لێرەوە چەکە دانیشێ و کوڕەکە ئەبێت دەهەڵ بداوت دەستکا بەکردەوەکان جێبەجێکردنی پرۆسی هاوسەرگیری لە داواکردنەوە لە پێداویستەکانی خێزانەوە لە پێداویستەکانی ماڵەوە ئەمە ئەبێتە قاڵبی کڕین فۆشن بەڵام لە سوید لە وڵاتەکانەوە نییە ئەبێ ژن و پیا و خاڵبەشن لە پێداویستەکانی خێزانە نمونەیەک تر بۆ ئێنمەوە ئافرەتێک کاتە لامی دوار بوو کورد بوو خەڵکی سلێمانی بوو مناڵێکی بوو کاکەسامتی مناڵێک بۆ مناڵەکە لەگەڵانە لەگەڵ خێزانەکەم لەگەڵ پیاوەکەمان لێک جیابوونەوە لەگەڵ هاوسەرەکە لێک جیابوونەوەوانێ لەوێ مناڵەکە هەفتەیەک لای دایکەکەیە هەفتەیەک لای باوکەکەیە باوکو دایکەکە بۆیان هەیە لە یاساکەیە لەو دادگایکە جیابوونەوە من ماپی بینی مناڵەکان دانی مناڵەکان لێکرد هەیە ئەڵێ پیاوەکەم گوزای بۆ کردم بۆ خۆشوێنێک جیهان مناڵەکەی بیبەم بۆ هەرێمی کوردستان نەبێت. يعني حتى لە وڵاتانی ئەمە لە سویدە بەڵام لای ئێمە پیاو لە ژنەکەی جیابۆتەوە لە شارێکە لە گەڕێکێکە مناڵەکە لای دایکەکەیەتی 15 ڕۆژ جارێک 2 ساعت باوکە بۆی هەیبینێ هەموو نەفەقەکەشی لەسەر باوکەکە لەوێ نەفەقەی مناڵ خاو بەشە ئەو هەفتەیەکە لای دایکەکەی دایکەوە مەصرفیەکە ئەو هەفتەی لای باوکەکەی مەصرفیەکە ئەمە شتێک نییە بەناوی نەفەقەوە 200,000 یا 100,000 کەمتر دانرا بکە کاتێکە موچەخۆرێک لە ملیۆنێک خەوتە سەر 100,000 و کەچی نەفەقەکە بۆی براوەتەوە نەفەقەکە نەهاتۆ دەستکاری نەفەقەت کرێکەم کرێتەوەوانە ئەمە گرفتێکی ینی ئەم هاتنی ئەم سیستەمە بە سەقەت هاتوۆتە ناو خێزانی کوردی و ناو کۆمەلگای کوردیەوە بۆ هۆی زیادبوونی توندوتیژی بەرامبەر بە پیاوان چی بەرامبەر بە ژنان. مامۆستا زۆر کەس ئەڵێن پیاو چۆن دەبێت ڕێگەم داژنەکەی لێکدایە توندوتیژی بەکاربهێنێ. جنابتان هاوان نییە لە بەکارهێنانی توندوتیژی پیاوان خۆیان کەمتەرخەم بن یا خۆیان ئەوسوریان بۆ ژنەکانیان کردوێتەوە کە توندوتیژی دژیان بەکاربێت یا خۆیان توندوتیژی ژنەکانیان بەکارهێنن و ژنەکانیش بۆ کوڵی مقابل یا بەرامبەر ئەمان توندوتیژی بەکاربهێننەوە. ئێمە ئومێدەوارین هیچ خێزان هەوڵ نەدەن لە ڕێی توندوتیژی و کێشەکانی چارەسەر بکات یاخود بۆسەکەی بەسەر لاینی بەرامبەریە ئەمەیەکە لەوانە بێگومان پیا و ژن هەردووکە ئینسانە لەوجار لەوە چێت پیاو بێوی هێزەکەی خۆی فەرزکات بەگەزمی یا ژن گوێ هێزەکەی خۆی فەرزکات ئەمە سروشتی ژیانەوەیە ئەمە پێکاتی کۆمەلگای و ئەمە جیاوازی نێوانچینەکانی کۆمەلگاوایە پیاو جاریوە توندوتیژی بەرامبەرەکەی و جاری واشە بەرامبەر بە ژنان ئەکرێت بەڵام ئێمە چۆن بتوانین ژن و پیا وشیار بکەینەوە لەسەر هەڵدانی کێشەکانە پەنانە بنەبەر توندوتیژی پەنانە بنەبەر لێک تێگەیشتن لەسەر هەڵدانی کێشەکانە کاتێک من کە ئەڕۆمەوەزان دەرونی خێزانەکەم ئارام نییە یاخود فشارێکی دەرونیە نەکەومە مناقەشە و ڕەفعلی بۆم هەندێک ساعتێک ماڵەکەم بەجێوەڵم ئارام بێتەوە یاخود کاتێک تێگا من لەژێر فشارێکی دەرونیە زۆری فشارە
ئامینەکان زۆری وەک سەردانی توندوتیژیەکان لە ئاراستەیەکی ترەوە کەسەکە دەرونی هیلا کرابێ بەڵام بەهۆی زۆری پێکەوەبوونی ژنوکە و لە ماڵە بەریەک بکەون و ئەو فشارێک لە سەرێتی لە بەرامبەر خەزانەکەی خاڵی بکاتەوە ئێمە ینی بەڕاستی تەمەنا بەوە ناکەین کە پیاوەتی خۆی بە زۆری توندوتیژی بەربەسەر خەزانەکە بسەپێنێ کۆمەلگا بەرەو پێشەوە ڕوا چۆن ئەم تەکنۆلۆژیا تازەیە ئەم ئامێرە پێشکەوتە تازەیە تۆناو کۆمەلگاوە ئەم داهێنان تازە تۆ چواردەوەرمان پێویست دەکات ژن و پیاویش لە ناخەوە بان تازە بکەنەوە وانێگە گۆڕانکاریەکان بگونجێنن ژن و پیاوی ڕێنەوارن ینی لانی کەم ژن و پیاو هەیە خاوەنی بڕوانامە نەبێ و کەمیش هەیە ڕۆژانە بەدیار شەوانە دەردان بەرنامە و تەلەڤیزیۆنی و کۆڕسینار و دانەنیشی ینی بێ لەمانە ئێمە ئەگەر هەر لە بەرنامەی کلیمەیەک وەرگرین هەر بەرنامەی بەڕاستی وشەیەک وەرگرین کەندێک وەرگرین بێتەوەی ئەوەی کە بتوانین ژینوتیژی لە خەزانەکانمان نەکەم بکەینەوە. مامۆستا ساڵی 2016 گەورەترین توندوتیژیەک جی پیاوان کرابێەوە ئێوە تۆمارتان کردبێ چ جۆرە توندوتیژیەکە کە هەڕەشەی بەردەوامیش لە پیاوانەکە ئێمە زۆرترین توندوتیژیانەی کە لای ئێمە ئامارەکەی زیاتر دەستبەسەرگرتنی منداڵە گەورەترین توندوتیژی دەرونی پیاوەوە زۆرترینە دەرونیەکان زۆر لەسەر پیاوی دەرونی زۆرە کەم توندوتیژیە کەم پیاوەیە دێ لای ئێمە کمالیەکە سکاڵای دەرونیەکە سکاڵایەکی زۆری بەرامبەر خەزانەکانیان هەیە بەرامبەر بە شێوازی پێشوازیکردنی کاتی گەڕانەوە ماڵەوە بەرامبەر بە شێوازی سەرجەیی لەگەڵ کاوسەرەکەیە بەرامبەر بە شکاندنی لە بەرامبەر کەسانی تر کەسوکاری ئەمانە کۆمەڵێک فشارێک کە پیاوان هەیەن بەڵام نان تەنها وەکو سکاڵا باس یەکەن نان لە ڕووی کەیسەوە تۆماری بکەن بەڵام زۆرترین ئەو کەسانی کە لای ئێمە تۆمار کراوە یەکەمیان دەستبەسەرگرتنی مناڵمان هەیە بەداخەوە ینی چەندێک ئاماری تەواو زیاد بێ چەندێک کێشە زیاد بێ سەرەکەی ئەم حاڵەتە زۆر لە زیاد ڕێژەوە زۆرە تەداخڵکردنی کەسوکاری دەرجیانی هاوسەریا زۆرە ئێمە پێویست دەکات ئەم خاڵە بوەستین ئەمە دووەم ڕێژەیە ئەم ڕێژەیە پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری لەم کۆمەلگا ئیسلامیانە لەم کۆمەلگا شەرعیانە لەسەر چەند نەمایەک یا چەند نەرێکن کە پرۆسی هاوسەرگیری لە تەمەنێکی زۆر ئەنجام بدرێت ئەمە چییە یەکەم تاوەکو ئێستا خاڵی غەریزەی سێکسی تەنها لە پرۆسی هاوسەرگیریە خاڵی کەتۆم غەریزەیە لەوانەیە زۆر جار گەنجێک ئەم غەریزەیە بە پێشینەوەکان باسیەوەکە چۆن خواردن و هەوا و ئۆکسیجین پێویستە بە هەمان شێوە پێویستە کە ئەم غەریزەیەش خاڵی بکرێتەوە فشارێکی وا ئەم غەریزەیە فشارێکی وا کردووە لە هەڵبژاردنی هاوسەرە ئەم کەسە پەلە ئەکات چون پێکۆڵانی پرۆسی هاوسەرگیری تەنها خاڵیکردنی غەریزەی سێکسی نییە خۆشەویستی تایە یەکتێگەشتنی تایە نزیکی ئاتی بکردن و شەری لە تەمەنیانایە چۆن تۆ ئەتوانی دایکێکی وشێر هەڵبژێری بە پەروەکردنی مناڵەکەت هەرخۆت نیست بدایک وشیارە بێ مناڵەکەی بەردایک ئەم دایکە پێویست دەکات ئەم دایکەش مناڵێکی وشیار و تەندروست پێشکەشکە بە کۆمەلگا ئەمانە لە بەهۆی زووی پێکۆڵانی پرۆسی هاوسەرگیریەکە سەیرەکەی بەشێکی زۆر لە زەواجەکان لە پێگاوی یەکەمە چەند ساڵێک یا 2 ساڵ سەرێکی بە خۆشەویستی کەسی پێکردووە پرۆسەکان ساڵێک یا 6 مانگی خۆشەویستیان نەبوو پرۆسی هاوسەرگیری بەڵام دوای ساڵێک بەداخەوە سەرەکەی بەرەو جیاببوون و لێکۆڵەوەشاندن ئەڕاتەوە جاران ئەم لاوانە کە پێشتر باسمان کرد پرۆسی هاوسەرگیری بەرپرسێتی زۆرترە وەکو لە خۆشیەکانی وەکو لە ئارامیەکانی کاتێک ئەم فروکسەتی ئەگەر بەرپرسێتێکی زۆرترە ڕوبەڕووی کێشە ئەبنەوە ئەم کوڕەکەی ماڵی دایکی و کوڕەکەشێتەوە ماڵی باوکی دەڕۆژێک جاران بەیەکەوە دوور بوون هیچ ئامەرێکی پەیوەندی نەبوو بەیەکەوە قسە بکەن تێگەی وای لێکرد محبەتێک و خۆشەویستیەکان هەبوو بۆی بگەنەوە بە یەکتری کۆمەڵێک لەگەڵ بەرپرسێتەکانە کۆمەڵێک ئازادیان بۆ دابین کرابوو لە خێزانە کۆمەڵێک سەربەخۆی ئازادیان بەرامبەر یەکتریان دەستکەوت بوو تەمەنیان ئەکرد کە زووترین کەسێک تەداخڵ لە ژیانی هاوسەرگیریانە و پێکیان بێنێتەوە بەڵام ئێستا موبایل وای کردووە هەر ئەو دەقەیەکە ژنەکە ئەڕوات پیاوەکە ینی کە تەلەفۆن ئەکا بەناوی ینی ڕەبوون و ئیهانەکردن و ناچارکردنەوە ینی بەڵام لە ڕووی تەلەفۆنکردنەوە بۆی کەەوە حەز بکات نەڕاتەوە ماڵی خێزان باوکی خێزانەکەی بەلێک نووسێتەوە بەڵام سەیرەکەی کەچێتەوە ماڵی باوکی یا دەستدایک یا دەستکەسێکی تر و ئەم دوو کەسە لە کێشەکەیان ئەبن کارەکانی گەیاندنلۆژیاش ڕۆڵی سەرەکیان هەیە
بین تیژەکانە بەتایبەتی لەم ڕووی تەداخلی کەسکاری جانی هاوسەریە یعنی ڕۆڵێکی گرنگی هەیە کاتێک بۆ ئیشێک بۆ ضرورەتێک ئەم کوڕە خێزانەکەی تۆراوە تۆ ماڵی باوکەی تەلەفۆنێکی بۆکە یەکسەر دەست کەسێکی تر ئەو کەسەی تر ئەو لە مەسلحەتی خۆیەوە تەداخل لە مەسلەکە و مەسلەکەی لە زەرێکی بێگومان بەداخل زۆرێک لەو کاری جیابونەوەکان جەناب لە ڕووی ڕێژەوە گوتتان دەست بە سراگرتنی مناڵ و هۆکار ئازاردانی دەرونی ئەمانە لە ڕووی ڕێژەوە پلەی یەکەم و دووەمیان بزانین لە ڕووی گەورەترینەوە ئازارێک کە زۆر پیا و پێی خەفەتبار بێ و پێی ناخۆش بێت کە لە 2016 تۆماتان کرد بێت چییە؟ هزار زۆرن ئەو کەسانەکەیتە بەردەستمان بەڵێ کوشتن هەبووە بەداخەوە یعنی سەرەکەی پرۆسی هاوسەرگیری هەبوو پیاوێک بە تەمەنایەک و ئومێدەوە لەگەڵ ئافرەتێکە پرۆسی هاوسەرگیریەوە بەڵام بەداخەوە سەرێکی مەستێک لە پێش ئەم مەسەلەیە وە کاتێک ئەم پیاوە دەست سامانەکە گراوە ئەم ژنە لەگەڵ برایەکی خوا دەستی تێکەڵ کردوتەوەی کوشتنی پیاوەکە یعنی ئەمامەیەکە لەو کارانە یاخود ئەماری چەند پیاوێکمان بواتە بەداخەوە یعنی دەستەشیان شوێنی ئازاری توندی پێوە بوو ئەمانە ناخۆشن یعنی هەم لە ڕوودا بڵێنی کۆمەڵگاکە ئەم پیاوە زۆر تەکلیفی دیەکە ناچێت بەردەمی دادگا و سکاڵی خۆتۆمار بکات بۆچی لەبەرەوەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەست بە شکانی خۆی ڕووی کەسایەتیەوە هەست بە شکانی خۆی بەداخەوەوانەی ئاستی ڕۆشنبیری کردەکانی بەدواداچوونی لەو ئاستانە کە بکە ئەم نهێنیانە بە زۆرێک دەکارێت دەکەن نەکەیتە بەرچاوی خەڵک یعنی شەرم ئێستا پیاوێک لە داونەتی کۆمەڵگاکەوە بەداخەوە چ لە کەرتێکی نوتیژی خێزانە یا لە بەڕاتێکی کەرتێکی پۆلیسا داوای مارکە بڵێ خێزانەکەم لێ یا ئەمە ئازارەکانی ئەمە جەزەکانی بەدەستیەوە ئەو کەسانە ڕێتە لامان پێشمان ناخۆشە بەڕاستی ڕۆژانە تکراریش ئەبێتەوە ئێوە ئەو داتەوە ئەمارانی کە بڵاوتان کردەوە داوای چیتان ینی تانەوێت چۆن چارەسەر بدۆزنەوە چارەسەرەکە لای کێیە و ئەم داتەوە ئەمارانتان بە کێ داوە لە ڕووی لایەنی حکومی ئێمە ئەمارە بەرزەکەینەوە ئەم ئەمارانە کە لە ڕێگانە بڵاوەکەتەوە بۆ ئەوەیە بۆچی تۆیخێتە بەرچاوی بەرچاو گوێی هەمدام دەسڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستانە هەم کۆمەلگا تێبگەن ئەم کۆمەلگایە و ئەناڵێنێت دەسەڵاتی جێبەجێکردن حکومەتە بێ حکومەتی داداچوون بە داداچوون کات کاتێک باز دەکەین لە ماوەی 5 ساڵە 358 پیاو لە هەرێمی کوردستانە خۆی کوشتووە ئەبێ داداچوون چییە وای کردووە کە ڕگەز نێرنی بەنابێتە بەداخۆ لە ساڵ 2015 ئێستا ئەم ڕۆکاشتی مانگە دوو حاڵەتی پیاوان کە ئێستا خەبەریاننامەیە کە لە ڕانێ لە 5 مانگە پیاوێکی 80 ساڵە خۆی کوشتاندووە لە چەند ڕۆژی لەمەوە پێش پیاوێکی سلێمانی خۆی خنکاندووە لە شوێنێک تر پیاوێک خۆی کوشتووە ئەمانە کارەساتن ئێمەم بڵاوێکەکەنە بەرگوێ حکومەت بۆ دەداچوون بکات ئەگەر بمانەوێ بەدوای هۆکارەکانی یابگەرانی خەیرانی دارایی ڕاستە و خۆ هۆی زیادبوونی کێشەکانی لە خێزانی کوردی بەرامبەر بەڕێز نێرومێر دوای ئەوەش هوشیاری تاکەکانی خێزان و شارەکردنەوەی خێزان یەکێکە لە ئامانجەکان کە بەداخەوە بۆی خێرانی دارایی کە بەرۆکی هەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی گرتووە هەم دامودەزەکانی حکومەتی گرت ناتوانین بەرنامەی وشیاری و پەیامی ڕۆشنبیریت بگەینی وەکو ساڵانی پێش بتوانین بەردەوام کۆڕ سمینار دەبێت بەردەوام لە ڕاگەیاندنەکانەوە بەرنامەی وشیاریت دەبێت کە بەداخی يعني بلام لدواي شري داعش لقى ريزم بوميديا كان براسي تنها فوكسين فتسر شري داعش شيشكم ملايتي كان وشيشة خزانة كان فراموش كدوا كسالان كان راقانو لحفتيك برنامج كدو برنامج شيشة خزانة كان فلام استاذ زورين برنامج كان يصير أويا أملاين هنجاوي لشوا أملاين لشوا شري داعش لشوا جميكران فلام شيشة ملايتي كان كمالجمان فراموش كدوا لو 350 حالتي كجناب كان عماجي حاڵەتی خۆکوشتنی پیاوان بووە هیچ دۆسیەکان لایە کە پیاوەکە بەر لە خۆکوشتنی بە تۆمارێکی دەنگی مۆبایل یا بەنووسینێک یان بە ڕاستپاردنی کەسێک سلمان دەبێتی کە بڵێ من لە بەر تیژی خێزانی و ئەستەمیش نەکەمەوە خۆمەکوژم بۆی ئێمە وەکو کەسێک لە 100 دڵنیابین کە بڵێ ڕێژەیەکمان هەیە دۆسیەکمان هەیە کە پیاو لە بەر تیژی خێزانی خۆی کوشتووە بێگومان کەیسمان لایە کە وای کردووە شارێکی زۆری لەسەر بۆ لەلایەن خێزانەکەیەوە
نووسینە تۆمەڵاوی کردوێتەوە کە خۆی کوشتووە بەڵام زۆرێک تریشمان هەیە کە بەوەی تێکشکانی دارایی و ئابووریەوە ئێمە کاتێک بۆ دەرچوونەکەن پیاوە لەوانەیە بەشێکە ئێمە بەڕاستی ئامارە بڵاوکەنێ بۆ ناشکردنی ڕەگەزی بەرامبەرمان نییە بەڵام سێدەکەی ئەڵێ بەهۆی ئیفلاسیەوە ئەم پیاوە کە لێکۆڵینەوەی لەوانەیە ئەوەندەی لە لۆمەکردن و ئیهانەکردن و شکاندنی خێزانەکەی ئەندامانی خێزانەکەی لە ماڵەوە ترسابێ ئەوەندە لە دەرەوە لە خاوەن قەرزەکانی نەترساوە بۆیە ئەبێ ئێمە خێزانەکان وشار بکەینەوە ئەکرێت پیاوشەکە ڕۆژێ دەوڵەمەند نییە ئەم ڕۆژێ پارەی لا نییە ئەم ڕۆژێ سامانی لا نییە ئەم ڕۆژێ دەسەڵاتی لا نییە ئەمڕۆ لایەنێکی ترە ئەکرێت وشیاری خێزانەکان لەو ئاستا بێ کاتێکە ئەم پیاوانە تووشی کەرایین دارایی ئەبن بێگومان لە ڕابردووەکە ئەم دەسەڵات و ئەم سەرۆک سامانین لیا بۆ خۆشگوزەرانی ئەوان بەکاری هێنا بەڵام ئەمڕۆ کە لەدەستی یاوە ئەبێ ڕێزی لێ بگیرێەوە ئەبێ هەوڵ بدرێت خشاردەوریەکانی کەمتر بێتەوە نەوەکو تۆ لە دەرەوەی زیاتر خشاری دەوریەکە سەر تاکو پەنابەر بەرخۆ ئەمە یەکی لە هۆکارانە یاخۆ بەداخۆ گەنجێکیش لە سەسای خۆی کتوب کە بە تەلەفۆن پێش ئەوە تەلەفۆنی واوکی کردبوو بەداخەوە ئەویش یعنی دوای ئەو پەنابەر ئۆش کارسازێکی دڵتەزێن بوو لە کۆتایی ساڵی 2016 سنوورە ڕوویە ئوستاز بەراورد دێک لە نێوان خۆکوژتنی ژنان و پیاوان بکەین ڕێژەی کام لا زۆرترە پیاو زۆر خۆیان ژن ئێمە کە باسێکڵین لە ڕابردووە ئومێدەواری نەژن پەنابەرێتە بەر خۆکوژتن نە پیاوی خۆکوژتن ڕاکردنە لە کێشەکان و بەجێژنی کێشەکان یا خۆزنی لە کێشەکان بەڵام لە ڕابردووە پەنابرنە بەر خۆکوژتن لەلایەن ژنانەوە بووە زیاتر خۆشتانی و بەداخەوە لە ساڵی 90 نەوای لێ هاتبوو بەجۆرێک کارکرابوو خۆسوتانی ژنان بوو بە نوقلێکی شوشیرین بە نوقلێکی شوشیرین یعنی لە ماڵەوە باوکێک یا برایەک یا برایەکی نەیتوانی بە کچەکەی بڵێ ئەوە مەکە یەکسەر پەنابەر بر خۆستانەوەی داین دوای خۆستاننی یەکسەر ئەم کەسانی دوای ئەم بوونە تۆپەی سێڵدانی ئەو کێشانە یەکسەر ئەوان دەدرێن بە دادگا بە دوای ئەوە ئاسووتندرێنیان ئەکوژێن بەڵام کاتێک تێگەش ئەوەی نەخێر کاتێک تو کۆتایی بەجیانی خۆت دێنی لەبەر هەست و کارێک بێ دوای کەس دوای تۆ عقوبە نادرێت سزا نادرێت بێگومان بەڵام ئەو ئەمەرانی لەبەر دەستمانایە لە دوای ساڵی 2011 و پیاوان زیاترە لە هەرێمی کوردستان ئامار و پێویست دەکات لەگەڵ هەموو بەڕێوەتەکانی بەدواداچوونات لێکۆڵنەوە دواداچوون بکەن ژنانیشتان بەوە ئەنێن کە ڕێژەی خۆکوژتنی پیاوە زیاترە لە ژنان بێگومان خۆ ئەوانیش ڕێخاوەکانی ژنانیش لەوە حەز بەوە ناکەن هیچ نەکات پیاوی کوردی پیاوی خۆت سوتێنرێت بەڵام ئەمە حاڵەتی خۆکوژتنی پیاوان و زیایی کردو چۆن ئێماڵێن بڵێ ژن و کوژێژن بەندی جوان بەرەکرێژنە چۆسێتە بە هەمان شێک ئەوەشێک لەوانەیە کە لە واقعی ئیش بەوە ئەکەن کە تونگەتیژی لە خێزانی کوردیەکەم بێتەوە لەسەر ژن و پیاو دان بڕاستیان نانێن دەڵێ پیاو تون ئامارەکان چیمان پێ دەڵێن ئەو دۆسیە و داتانی کە جەنابتان بڵاوتان کردوتەوە چیمان پێ دەڵێن چ پەیامێکیان پێ و ئەم دیار دەیژە دوو تیژەجی پیاوان بەرەو چ دۆخ و بەرەو چ دۆخێکمان ئامارەکان ئەوەی کە پێمان ئەڵێن چی ئەڵێ خەریکە خێزان بەرەو پاشەکشێتی پێکۆڵانی پرۆسی هاوسەرگیری زۆر لە پاشەکشیایە زۆری بەرپرسەرێتیەکە زۆری داواکاریەکە زۆری تەداخلکردنەکە لە جیانی هاوسەریە یعنی ئەمە وای کردووە يعني الامر كلواني زال ل 4 تا 5 ڕگەزی نێرن دواندووە ئامادە نیە بچێت هەنگاو لێت پرۆسی هاوسەرگیریەوە زۆری بەرپرسەرێتیەکە زۆری پێداویستێکە زۆری چاوەڵدانی کێشەکان و داخۆکردنەکان وای کردووە ئێمە خێزان لە پاشەکشیایە ئێمە لەسەری سلێمانی لە کۆی 450 خێزان 22000 لە ساڵ 2016 لەدایک بووە لەم 22000 5,000 ئەوەندەی لە هاوڵاتیانی عربك 14,000 خزاني عرب معناها يعني تنها قربت لباشي خزانة نية طول خسنوي ولا بوشاي لبدرانبوني جيانايا لا زيابوني نتوقتها أمانهم كمالي هكاري كوسنك كسينك توديزي كاربنا منك والدني لم ولاتاني وشركي أوسط وترزي كاوكو يسار دبروي دولت النيا لقل عراق لقلنا تويكا كبير أنا توي عرب يستاج دهاتي توكاتك مناقشة أكري لتنبوت جار لتندارا يم ولاتا لتنجي لسر رجع أكري كاتك رجيت ولا باشك شيعبو معناه وای تو زۆر بۆ کارۆزەر کردووە لەگەڵ ئەوەی چێشە و گرفتە کۆمەڵاتیەکانی زیایی کردووە
ئوستاز ئێمە کاتی بەرنامەکەمان بەرەو تەواوبوون چووە شتێک نەمان پرسی بێ و پێویست بکات جەنابتان ئاماژەی کتێب بکەن لە ئامارەکان و داتا و تیژەکانجی پیاوان ئێمە ئەوەی کە زۆر تەمەنا ئەکەین لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی حکومەت لە بەرپرسی لە سکرتەری لایەنە سیاسیەکان نانی کەم هەنگاوێک بن لە ڕووی سیاسی و ئارامێک ببەخشن بە دەرونی کاکی کورد بۆچی لەگەڵ لەگەڵ شارابوورێکە وای کە شارێکی دەرونی سیاسی کورد کەزاکی خێزان دوێ بۆ سەردانی چێشەکان داواز دەکەین بەڕاستی دەستەکانی جێبەجێکردن هەوڵ بدرێت جارێکی تر یاسا لە کۆمەلگای سەروەر بێ ینی کارەساتە لە کۆمەلگایەکە هەموو ڕۆژە لە یەک تا سێ پیاوە لە سێ پیا پێشگا بکوژێ پاشە ینی ئاخرین جوابی ئاخرین لێکۆڵینەوە بۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە ینی ئەمە کارگەورەیەکی گەورەیە ئێمە سەروەت و سامانێکی بەشری زۆر ڕۆژانە بەلاش ئەبەوتێ لەگەڵ ئەوەی ئەوەزنێ دوای ئەوە کێشەیەکی خێڵێکی و کێشەیەکی کۆمەڵایەتی و کێشەیەکی عائیلەیی بۆ کۆمەڵێک کەسی تریش گرفتن بەدەستم کەشانەوە داواکانی کە حکومەت هەرێمی کوردستان هەنگاو بنێ بەرەو چاکسازی هەنگاو بنێ بەرەو سەروەربوونی یاسا داوا لە خێزانەکانی جەکەین لە ڕووی ئاستی ڕۆشنبیری و شیاریەوە هەموو هەنگاو بنێن لە خێزانە ژن و پیا و تەنها مافیان نییە ئەرکیان هەیە من تا نەتوانم ئەرگەی خۆم جێبەجێکەم لە بەرامبەر داوای مافەکەی خۆشم بکەم ئازادی من تا ئەوەندەی کە ئازادی بەرامبەرەکەم پێشێل نەکەم هیچ کاتی ئازادی بەرامبەرەکەم پێشێل مانایە ئازادی خۆشم پێشێل کردووە زۆر سپاس دەکەین هیواداری ساڵی 2017 بێتە کۆتایی ژێندوتیژەکان و مرۆڤانە سەیری هەم ژن و هەم پیاو بکرێ بینەرانی بەڕێز شێوەی هاتنی کۆتایی ئەڵقەیەم ڕۆژ تا بەیگەشتنەوەی کتێب بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ